فیداکاری هاوڵان و خۆشەویستیان بۆ حەزەتی ڕەسوولی ئەکرەم مایەی عیززەت و سەربەرزیان بوو، کەواتە موسڵمانان و ئیمانداران ئەبێ لە هیجرەتی پێغەمبەری خواوە فێری فیداکاری و ئیثار و خۆنەویستی و خۆشەویستیان بۆ پێغەمبەر ببن. حەزەتی عەلی لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فیداکار بوو، حەزەتی ئەوبەکر ڕەفیقی غار بوو، حەزەتی عومەر تۆقێنەری کافران بوو، باقی هاوڵانی تر ئەویندار و پارێزگاری حەزەتی ڕەسوولی ئەکرەم بوون صلی الله علیه وسلم. بۆیە خوای تەبارەک و تەعالا پلە و مەرتەبەی بەرزکردنەوە بۆ مەقامێک کە لێیان ڕازیە و ئەوانی لە خوای گەورە ڕازین